ئەفەرین سەیری ئەو چاوە جوانەی هەیە وەرچەند پشتی زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە وردی لەیە و زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە چەپڵەکاتان لەگەڵ مناڵە ناوڕێیە بۆ هەموویان یاری پێ سەردانکەری شار و دێ وانە وتەی تازەی پێیە ئەی چۆن بنوە لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە وتەی تازەی پێیە هەماکیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشن؟ ئادەی پێم بڵێ ئەمڕۆ زیتەڵە هاتووە بۆ کوێ؟ ئافەرین گورگەدەر سەر بە چ ناحیەکە؟ ئەی سیتەک سەر بە چ قەزایەکە؟ ئافەرین ئەی شارباژێر لە چ پارێزگایەکە؟ یەک چەپڵی خایم بۆ خۆتان هەر بژین ئافەرین مناڵە ئازیزەکان ئەی دڵخۆشن کە من هاتووم بۆلاتان زۆر باشە ئەی باشە ئەتانەوێت چیرۆکێکی خۆشتان بۆ بگێڕمەوە دوای ئەوە هەنێ پرسیارتان لێکەم لەسەر چیرۆکەکە و لەسەر ژیانی ڕۆژانەتان باشە هەر بژین کەواتە بێ بە عەقڵی گوێم لێ بگرێت بۆ ئەوەی چیرۆکەکەتان بۆ بخوێنمەوە ڕۆژێک لە ڕۆژان کوڕێکە بوو ناوی ئارام بوو ئارام لە قوتابخانە گەڕایەوە بۆ ماڵەوە لە ڕێگایە پیاوێکی بینی شتە فرۆشێ سەیری کرد مناڵان لە دەوری کۆبوونەتەوە و هەمویان سەیری پیاوەکەکەن کە شتە فرۆشێ ئارام هەڵوێستەیەکی کرد و تا بزانێ بۆچی مناڵان لێ کۆبوونەتەوە ئەو فرۆشیارە چییە فرۆشێ بینی فرۆشیارەکە جووچکە فرۆشێ کە هەر یەکەیان و بە ڕەنگێکی سەرنجڕاکێش بۆیە کراون ئارام بە دیتنی زۆر دڵخۆش بوو جووجەڵەیەکی بچووکی کڕی و بە دڵخۆشی بەرەو ماڵەوە گەڕایەوە جووجەڵەکەی لە باوەش گرتبوو قسەی لەگەڵە کرد و ئەیوت من و تۆ پێکەوە بینە دوو هاوڕێی زۆر باش من لەمە و دووە زۆر گرنگی بە تۆ هەیە هەروەها پێکەوە یاریەکەین بۆ خۆمان دڵخۆشە بی کاتێک گەڕایەوە بۆ ماڵەوە دایکی بە خێراتنەوەی کرد و بەردەم پێکەنینەوە پێیوت ئەم میوانە بچووکەمان کێیە؟ ئارامی شووتی دایە ئەوە هاوڕێ نوێەکەمە ئیتر هەردووکیان دەستیان کرد بە پێکەنین و بە خێراتنی میوانە نوێەکەیان کرد ئارام لەو ڕۆژە بە دواوە هەوڵی ئەیە کە گرنگێکی زۆر بە هاوڕێکەی بە یاری لەگەڵە کرد دانەوێر لەو خواردن و ئاوی بۆ دائنا لەگەڵەوەشە ئارام هەستی کرد کە جووچکەکە زۆر بێتاقەت و نیگەرانە بە باشی خواردن ناخوا زۆر نیگەرانە بۆیە ڕۆژەکان تێپەڕی
جوجەڵەکە بەردەوام لاواز و بێتاقەتە بوو. ئارام نێزانی چی ڕوویە لەگەڵ ئەو هەموو خزمەتەشا هەر ئەو 30 ساڵە و بچووکە بووە. نەیەزانی جوجەڵەکە کێشەی چی و بۆچی لاوازە بێ. ناچار ڕۆیش بۆ لای دایکی و بارودۆخی جوجەڵەکەی پێڕاگەیان. دایکی کەمێ بیری کردەوە و دواتر وتی کوڕی شیرینم خۆ بخەرە شوێنی جوجەڵەکە و بیرکەرەوە بزانە بۆچی خەمبارە بی. ئارام وتی لەوانەیە جوجەڵەکە منی خۆش نەوێ لەوانەیە ڕقی لە من بێ بەڵام بە هیچ کام لەم وەڵامانە قایل نەبوو. لەبەرەوە جارێکی تر گەڕایەوە بۆ لای دایکی و دووبارە پرسیاری لێکرد. وتی دایە بۆچی جوجەڵەکە هەروە بێتاقەتە؟ دایکیشی وتی کوڕی شیرینم تۆ ئەڵەی چی ئەگەر بەتەنیا لە ژوورەکە و دانیشیت و نەڕۆی بۆ قوتابخانە و سەردانی هیچ کام لە هاوڕێکانە نەکەی. ئەروەها کەسیش سەردانی تۆ نەکا نەچیتە دەرەوە لە ماڵ. باشە لەو کاتەی هەست بە چیەکەی؟ ئارام وتی هەست بە تەنیایی و بێتاقەتی. باشە دایە تۆمە بەسە ئەوەیە کە جوجەڵەکە هەست بە تەنیاییەکە؟ دایکیشی وتی بەڵێ. لەبەر ئەوە دایکی پێیوت کوڕی خۆم جوجەڵەکە هەست بە تەنیاییەکات ئەڵێی چی ئەگەر چەند جوجەڵەیەکی جوانی تری بۆ بکڕین و لە سەربان کولانەیەکی جوانیان بۆ دروستکەین. ئارام بە پێشنیارەکەی دایکی زۆر دڵخۆش بوو بۆیە لە خۆشیە هەڵەپەڕی بڕیاریان نابچن هەنێ جوجەڵە بکڕن بۆ ئەوەی جوجەڵەکەیان بە تەنیا نەبێ. چون هەنێ جوجەڵەیان کڕی سەیریان کرد جوجەڵەکە زۆر دڵخۆشە و بۆ خۆی یاریەکە و شتە خوا و لەگەڵ هاوڕێکانی تریا یاریەکە بۆ خۆیان کاتێکی خۆشیان بەیەکەوە بەسەرە برد و جوجەڵەکە وردە وردە خەپە و قەڵەوە بوو. چیرۆکەکەم خۆش بوو؟ زۆر باشە کەواتە من هەر کەسێک مەستان لە جێی خۆیەوە پرسیاری لێکەم و ئەویش بە وردی وەڵامم باتەوە باشە؟ ڕوویا گیان چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ باشە. ڕوویا تۆ لە پۆلیچەنی لە قوتابخانە؟ سێ. ئافرین زۆر زۆر باشە. ڕوویا گوندەکەتان تا پۆلیچەنی تایە؟ تا پۆلی نۆ. تا پۆلی نۆ. ئەی باشە ئەگەر دەرچی بۆ پۆلیدا ئەبێ بچیتە کوێ؟ سمە هەر لە گوندەکەتان نەمێنیتەوە یان بۆ خوێندن ئەچیتە قوتابخانەیەکی تر؟ ئەچم بۆ کانیسار. بۆ کانیسار؟ واتە لەبەر خوێندن ئەوێ بچی بۆ گوندێکی تر وایە؟ بەڵ. ئافرین زۆر زۆر باشە. ڕوویا بەڵ. ئەزانی گۆرانیە شتێکم بۆ بڵێ؟ نەخێر. نازانی؟ بەڵ. ئێزای چەپڵێکم بۆ لێبەی؟ بەڵێ. ئای چەپڵێکم بۆ لێبە؟ ئافەری ڕوویا گیان دەست خۆش دانیشە ئافەری. ئارۆ چۆنی؟ باشی. دەنگ و باسە چۆنە؟ باشم. ئارۆ پرسیارێکی لێکەم. بەڵێ. تۆ لە پۆلیچەنی؟ سێ. لە پۆلی سێ زۆر زۆر باشە. باشە پرسیارێکی ترە لێکەم. بەڵێ. ئارۆ ئەگەر بەڕێگای ڕۆیشتی بینی و چۆلەکەیەکی بەچکە کەوتۆتە خوارەوە لە هێلانەکەی تۆ چیەکەی؟ هەڵیەگرمەوە. هەڵیەگریتەوە چی لێکەی؟ ئەخەمە سەر هێلانەکەی. باشە ئافرین. ئەی ئەگەر نەیکەیتە هێلانەکەیەوە چییە بێ؟ بەڕڵایە. نا ئەگەر نێکیتە هێلانەکەیەوە ڕەنگە نیگەرانی دایە و بابەی بێت و بێتاقەت بێ بۆیە پێویستە ئەگەر چۆلەکە ئەو شتانەمان دۆزیەوە نابێ ئازاری بی پێویستە بیکەینەوە هێلانەکەی خۆی وایە؟ باڵێ. ئافرین یەک چەپڵێ بۆ لێبەر. هەر برژی ئافرین. ئاڵێکیان چۆنی؟ باشم. باشی؟ دەنگ و باسە چۆنە؟ ئەڵا باشم. ئاڵێ چوویتەتە قوتابخانە؟ بەڵێ. لە پۆلیچەنی؟ یەک. حەزت لە قوتابخانەیە؟ ئا. ئەی باشە ئاڵێکە گەورە بووی حەزەکەی ببی بەچی؟ مامۆسا؟ بۆچی حەزەکەی بی بە مامۆسا؟ لەبەرەوەی تۆش هاوڕێکانە فێرکەی وایە؟ ئافرین ئاڵێ. ئاڵێ ئەزایی گۆرانێکم بۆ بڵێ؟ بەڵێ. ئادی گۆرانێکم بۆ بڵێ. سمورێک هاوڕێمە یە. لە ناو پۆلیشدا پێمە. پێمە زۆر وریایە و بچووکە کە خەنجی لەو ئێسک سووکە. پێمان ئەڵێ وریابن لە دەرزا زۆر ئازابن هەر جارەوە بە بابەتێ جوان فێرمانە کاپیتێ بەلاشە چەند بچووکە هێندە کارا و چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێگیان خۆشمانەوەی وەک شەومان. ئافرین یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر.
هەر بژی ئانا چۆنی باش دەنگ و باست چۆنە باش ئانا لە باڵ. پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەفەرین زۆر باشە ئانا یەک زائید یەک واتە یەک کۆ یەک ئەکاتە چەند دوو دوو ئەفەرین زۆر باشی ئەوانە لە مەکتەب فێر بووی بەڵێ زۆر باشە حەزت لە مەکتەبە بەڵێ ئافرین ئەی باشە لە مەکتەب شعر و شتی وا فێر بووی بەڵێ گۆرانی شعر ئەو شتانە ئافرین ئێزای گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ. کەرەشک لانە و لانە نە. گوێیا سەر پشتانە نە. زۆر ژیر و میرەبانە. میرەبانە ماسک ئاکا ڕۆژانە. ڕۆژانە کەروێشک زۆر وریایە یە. ڕقی لە نایە. کۆڕۆنایە خۆی و گەش گانی. هاوڕێکانی خۆپارێزن بە جوانی ئەفرین یەک چە بڵێ بۆ لێبەر باشە ئانا تۆ کاتی بۆ قوتابخانە ماسکەکەی بەڵێ بۆچی لەبەرەوەی کۆڕۆنا ئەو کەسە ئەکۆکێ بەسەرتا دوای تووشە بیت ئەفرین زۆر باشە بۆەوەی ئێمەش تووشی نەخۆشی نەبین تووشی کۆرۆنا نەبین پێویستە لە کاتی چوونمان بۆ قوتابخانە و بۆ قەرەباڵغی ئەبێ چی بکەیت ماسک بکەیت وایە بەڵێ ئەفرین هەر بژی ئانا گیانداریشە هەر بژی هۆنیا چۆنی باشم باشی بەڵێ هۆنیا گیان لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حەوت بەڵێ. زۆر باشە هەر بژیت ئەفەری هۆنیا بەڵێ. باشە ناوی گوندی گورگەدەر لە چیەوە هاتووە یەکەم جار زۆر بووە فرێ بووە ئیتر دواوە کوورکراوەوە بووە بە گورگەدە واتە بەهۆی ئەو کە ڕێگەی زۆر لەسرە بەڵێ. ناونراوە گورگەدەر وایە بەڵێ زۆر باشە هۆنیا بەڵێ. باشە ئێرە نەخۆشخانەی لێە بەڵێ نەخۆشخانەی لێە بەڵێ بەڵام زۆر باش داخراوە جارێ بۆچی وڵی نازانم باشە پرسیارێکی تر لە گوندەکەی ئێوەیە چ شتێک زۆر ئەڕوێنن بۆ نمونە خەیار و تەماتە ئەو شتانە تەماتە تەماتە بەڵێ. باشە بەرهەمەکەی هەمووی خۆتانی خۆنیانەی نێرنەوە بۆ شار لەوەی فرۆشن خۆمانێ خۆین واتە بەشی شار ناکە نەوەڵە زۆر باشە ئەفەرین هۆنیاکان هۆنیا حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی ببم بە ئەکتەر بەچی ئەکتەر بەڕاستە بەڵێ بۆچی حەزم لێتی لەبەرەوەی خزمەت بە هونەرەکەی خزمەت بە کوردەکەی خزمەت بە هەموو کەسێکی وایە بەڵێ ئافرین هەر بژی یەک چەپڵی بۆ لێبەر هەر بژی وەنیا گیان دەست خۆش پرژە چۆنی دەنگ و باسە چۆنە بەڵاش هەر بژی ئافرین پرژە گیان پرژە لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنج وایە بەڵێ ئافرین پرژە با شتێکی لێ بپرسم باشە تۆ ئەگەر کەوێک لە قەفەزێکا بوو هەوڵ ئەی چی لێ بکەیت ڕزگاری کەم بۆچی لەبەرەوەی ئازاد بێ ئافرین لەبەرەوەی ئازاد بێ چونکە ئێمە شوەکو ئەوان حەزمان بە ئازادیە ئەوان شوەکو ئێمە حەزیان بە ئازادیە وایە بەڵێ کەواتە نابێ هیچ کاتێ ئاژەڵ و باڵندەکان لە قەفەزادانی نابێ ئازاریان بین پێویستە ئەوانیش بەڕڵای سروشکەینەوە بۆ ئەوەی بخۆیان بە ئازادانە بژین وایە بەڵێ ئافرین پرژێکیان پرژە ئێزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ ناوەڵە نازانی وڵای زان بس بیرتەوە شەو ڕۆیشت و ڕۆژ هەڵهات چۆراکە جیجیجی پشی لەی بینی پێوت خت کەوتە میاو 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 دایە پێیوت دەی لەی گاڕێ بێزاری ماکە جانتا فرەدا و دوای پشیلاکە و بۆ ڕاکە ڕاکە پشی لەش یەکسەردای لە دەستی زۆر ئازاریدا ئەوەش ئەنجامی سەرپێچی دایکی ئەوەی پێوترا تا ئافرین باشەمە لە کێوە فێر بووی پرژە وەڵا لە کەناڵە لە تەلەڤیزیۆنەوە بەڵێ زۆر باشە زانی چی ئەو شتانەی کە خۆتەی زانیت و مناڵانی تر نایزانن پێویستە ئەوانش فێرکەی بۆ ئەوەی وەکو تۆ شارەزا بێن باشە بەڵێ ئافرین پرژێکیان یەک چەپڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش هەڵشۆگیان چۆنی باشم دەنگ و باست چۆنە بەڵاش باشی هەڵشۆ باشە تۆ هاوڕێ و زۆرە نازان هاوڕێ و زۆریان کەمە لە گوندەکەتانە بەڵێ چ هاوڕێیەکە زۆر خۆشەوێ ئەنەس
ناوی چییە؟ نای ئەنەسە ئەنەس ئافرین باشە یاریەکەن بەیەکەوە جارانی تر ڕچوم بۆ ماڵیان یەکسبکسمون بەڕێستر ناچم بۆچی لەبەر نەخۆشی کۆرۆنا و شت بەڵێ باشە چی یاریەکەکەن زۆر بەیەکەوە حەسان لە چی یاریەکە پلیستێشنۆن لە چی؟ پلیستێشن ئەکسبکس ئەزانی چی هەڵشۆ گیان نابێ یاری پلیستیشن و شتانە زۆر بکەین بڵێ بۆ لەبەرەوەی بۆ وای چاوەکانمان خراپە چاوەکانمان کزەکە توانای بیرکردنەوەمان زۆر نابێ وامان لێ تااقەتی قسەکردنمان نابێ لە بری ئەوە یە وەرزش بکە وەرزش ئەو یاریانە بکە کە سوودیانەیە بۆ نمونە تۆپانێ دوو گۆڵی ئەو شتانە یاری تێز بالا ئەو شتانە بکە باشە؟ بەڵە ئافرین هەڵشۆگیان یەک چەڵە بۆ هەڵشۆ لێبەر هەر بژی درێگیان چۆنی؟ باشم باشی؟ بەڵە ئافرین درێ لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێ زۆر باشە هەر بژی درێ حەزت لە قوتابخانەیە؟ بەڵە باشە حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ دکتۆر هەفرین هەر بژی زۆر باشە کەواتە ئەبێ بەردەوامی لە خوێندن ئەبێ هاوکاری ئەو مناڵانەشکەی کە ناتونەتە خوێندن پێیان بڵێ خوێندن زۆر خۆشە خوێندن چرای ژیانە پێویستە تۆش بخوێنی باشە؟ بەڵێ ئەفەری درێگیان درێ بەڵێ لە گوندەکەیەوە چ دارێکی زۆر لێیە؟ داری گوێز داری بەردار وەکو چی و چی؟ وەکو گوێز وەکو ترێ بەڵێ ئافرین زۆر باشە ئەو بەرهەمی ئەو دارانە بەشی خۆتانەکە یانەی نێرن بۆ شاریش بۆ فرۆشتن وەڵا ئەشیان نێرین ئەشیان نێرن بەڵێ زۆر باشە ئافرین پێویستە ئێمە گرنگی بە بەرهەمی خۆماڵی بیت ئەو دارانەی کە بەریان باشە وەکو ترێ هەنجیر هەنار ئەو شتانە زۆر بڕوێنین بۆ ئەوەی پێویست نەکات لە دەرەوە بیهێنین خۆمان لە ناوخۆیان زیایکەین و بیخۆین و بیفرۆشین باشە؟ بەڵێ ئافرین ترێ ئەزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ بەڵێ دەی جری و چۆلەکە بچکۆلەکە هەستن ماڵی منداڵەکە کاتی ئیش و فەرماندا تا ئەفرین یەک چەپڵە بۆ ترێ لێبەر هەر بژی ترێکیان دەست خۆش ئارا چۆنی؟ باشە دەنگ و باسە چۆنە؟ ئارا لە پۆلی چەنی؟ وەڵا ئەم ساڵەشم بە مەکتەب ئەم ساڵ زۆر باشە ئەی خۆ ئامادە کردو بۆ مەکتەب بەڵێ حەزت لێیە؟ بەڵێ حەزەکەی وەکو هاوڕێکانی ترە ئاوا بچیتە قوتابخانە و باشبی؟ بەڵێ زۆر باشە کەواتە گۆرانیە پێشکەشی زیتەڵەکە دەی وەڵا نازانم گۆرانی نازانی گۆرانی بڵێ؟ نا باشە کە چوویتە قوتابخانە لەوێ هەوڵ بە فێربی باشە؟ باش یەک چەپڵی بۆ لێبەر هەر بژی کاکە هەڵمەت چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ باشم هەڵمەت گیان بەڵێ. باشە تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند؟ دوو لە پۆلی دوو ئەی پێ خۆشە من ئەمڕاتومەتە گوندەکەیەوە بەڵێ بۆچی؟ لەبەرەوەی مناڵانی گوندەکانی ترم بەسەر کردووەتەوە یەم بۆ لای ئێوە شاوڕێتی لەگەڵ ئێوە شادرووسەکەم باشە؟ بەڵێ ئافرین هەڵمەت گیان هەڵمەت پرسیارێک لە گوندەکەی ئێوەیە چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن؟ قاز و مریسکوی تر قەل و مانگە مانگاشتانەیە بەڵێ باشە مانگا سوود لە چی ئەبینن لە چی وەکو شیر و چی؟ فرۆ و کەرە و ئەوان زۆر باشە تۆ ماسە خۆی بەڵێ نانی باریشە خۆی بەڵێ ئافرین نانی باری زۆر سوودی هەیە بۆمان بۆ مێشتمان بۆ جەستەمان هاوکاریمانەکان لەوەی کەچوڵەکانمان باش بێ باشە؟ پێویستە نانی بانی هەموو مناڵێک بیخوا باشە؟ بەڵێ ئافرین یەک چەپڵی بۆ لێبەن ئەرژین چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ باشم باشی ئەرژین؟ بەڵێ ئەرژین لە پۆلی چەنی؟ چوار لە پۆلی چوار زۆر باشە ئافرین ئەرژین بەڵێ پرسیارێک لە تۆکەم بەڵێ ئەگەر بەردەوام لە ماڵەوە بی نێڵێن بچیتە دەرەوە نێڵێن قوتابخانە بکەیت و یاری لەگەڵ هاوڕێکانەکەی بێزارە بی یان نا؟ بێزارە بن بۆچی؟ لەبەرەی کە حەزەکەین لە دەرەوە بین بۆ خوێندن ئافرین ئەی باشە ئەگەر بۆ نمونە تەیرێک وەکو کەناری ئەو شتانە زیندانی بێ لە قەفەزێکە
بێزار و نیگەرانە بێیان نا بێزارە بێت ئێ باشە ئەی کەواتە ئەبێ ئێمە بچین تەیر و ئەو شتانە بکڕین و لە قەفەسا داینین نە کەواتە ئەبێ بە گەورەکان بڵێ نابێ ئەو شتانە بکڕن لەبەر ئەوەی ئەوانیش هەست بە بێتاقەتی و نیگەرانیەکە باشە بەڵێ ئەفەرین ئەرژین جان ئەرژین بەڵێ ئێزین گۆرانی شتێکم بۆ بڵێ نە نازانی بەڵێ دە باشە ئەفەرین زۆر سپاس چەپڵێ بۆ ئەرژین زاری گیان چۆنی باشم باشی باشم زاری لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ زۆر باشە باشە پرسیارێکی بیرکاری و لێ بکەم بەڵێ دوو کۆی دوو چوار چوار یەک چەپڵی بۆ لێبەر هەر بژی زاری گیان من زانیم زاری هاوڕێم وەکو هاوڕێکانی تریشم زیرەکە ئافرین هەر بژی زاری بەڵێ ئێزای گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ فەرموو سمۆرێکم هاوڕێمە لە ناو پۆلی شاپێمە زۆریا و بچووکە خنجیلە و ئێسوسووکە پێمان دەڵێن وریابن لە دەرزا زۆر ئازابن هەر جارو بە بابەتێک جوان فێرمانەکە پیتێک بەلاشە و چەند بچووکە هێندەکان و چاپووکە ئەفرین یەک چەپڵی بێزی بۆ لێبەر هەر بژی سیما گیان بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشە باشی سیما لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنج باشە لە قوتابخانەکە نزیکە لێتانەوە بەڵێ باشە هینا وتێ قوتابخانەکەتان تا چەندی تایە نۆ تا پۆلی نۆ زۆر باشە ئەگەر بچیتە پۆلیدا چیتە کوێ سیما کانی سارد کانی سارد ئافرین زۆر باشە کەواتە ئێرە تا پۆلی نۆی تایە دوایەوە ئەبێ بچین بۆ کانی سارد بۆ خوێندن باشە تۆ حەزەکەی لە خوێندن بەردەوامی بەڵێ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی مانسا بۆچی بە مامۆسا مانسا لەبەرەوەی تەلەبەکانم فێرەکەم ئافرین تۆش خزمەتی وڵاتەکە وکەی باشە کە بووی بە مامۆساییتەوە گوندەکەی خۆتان بەڵێ لێرە خزمەتەکەی بەڵێ ئافرین زۆر باشە سیما گیان سیما ئەجای گۆرانی شتێکم بۆ بڵێ بەڵێ دەی سمارە کلکی زەرە چاوی جوانەوە بێدەنگ ئەی سمارەی دارەوە گوێ زۆر خۆشە بۆ زستان هی زلزل پشارەوە بیخاکوونی دارەوە وایە بەڵێ یەک چەپڵە بۆ من و سیما لێبەر هەر بژین ئافرین لانۆ بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە شکور باشم لانۆ لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنج ئافرین لانۆ تۆ لە کاتی پشووەکانە بۆ نمونە پشووی سەری ساڵواتە وەرزیاوین یان پشووی نیوەی ساڵ خۆ بە چیەوە سەرقاڵەکەی لە ماڵەوە من خۆم ئەچم بۆ کاراتین کارەتی بەڵێ واو یا دش ئاوازانی بەڵێ لەکوێ دەورەی کاراتیەکەی سیمەتریەکە لە سلێمانی بەڵێ زۆر باشە باشە تۆ وابزانمە کاراتی پشتێن وشتیە وایە بەڵێ تۆ پشتێنی چی وەیە سەوس پشتێنی سەوس زۆر باشە باشە لانۆ بەڵێ تۆ ئەو یاریە بۆ چیەکەی بۆ تەندروستی بۆ تەندروستی و ئافرین کەواتە مناڵان با هەڵە تێ نەگەن کاراتی و کۆنفۆ و ئەو شتانە تەنیا بۆ ئەوە نییە بۆ شەڕ بێ بۆ تەندروستی باشە بۆ لایەنی جەستەیی باشە بۆ مێشک و بیرکردنەوەشمان باشە وایە بەڵێ ئەی باشە چی بۆ مناڵان ناڵێ کار لە ماڵەوە دانیشتون و هیچ وەرزشێ ناکەن هیوادارم وەرزشکەن و یاری ئەلکترۆنەکانیش نەکەن ئەفرین لانۆ گیان زۆر باشە باشە لانۆ گیان ئەزانی گۆرانی شتێکم پێشکەشکەی نا باشە ئەفرین یەک چەپڵی بێز بۆ لانۆ لێبەر ئەلین چۆنی دەنگ و باسە چۆنە باش ئەفرین ئەلین لە پۆلی چەنی لە پۆلی شەشم لە پۆلی شەش ئەفرین ئەلین تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ باشە بۆچی هاوکاریانەکەی چونکە کای خۆم ئافرین لەبەر ئەوەی ئەوانیش ماندوون لە ماڵەوە ناکرێ بۆ نمونە ئەگەر تۆ خەوتی لە جێگایەکە جێگەی خەوەکە وەراوە بەجێبێڵی وایە لەبەر ئەوەی خێزانەکانیش ماوەکو خۆمان هیلاکە بن ئەوان زیاتر هیلاکە بن لەبەرەوەی خواردنمان بۆ دروستەکەن نانمان بۆ دروستەکەن پۆشاکەکانمان بۆ شۆن وایە ئافرین یەک چەپڵە بۆ لین هەر بژی ڕەوەن چۆنی
باشی بەڵێ ڕەوەند بەڵێ. تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئافرین زۆر باشە ڕەوەند بەڵێ باشە پرسیارە لە تۆکەم بەڵێ ئەگەر وەرزی زستان سارد بوو ئێمە بۆ خۆ گەرمکردنەوە ئەبێ دار بەکاربێنین و دار ببڕینەوە ناخە لەبەرەوەی گوندەکەمان ناشینە بێ ئافرین نابێت دار ببڕینەوە لەبەرەوەی سروشتی گوندەکەمان ناشرینە بێ و تێگەچێ باشە ئەگەر دار نەمێنێ سەوزایی نەمێنێ ئەو هەوا خۆشە بێ یان ناخۆشە بێ ناخۆشە بێ ناخۆشە بێ ئافرین زۆر زۆر باشە هەر بژیت ڕەوەند بەڵێ وابزانام تۆ حەزت لە مەتەڵوشتیشە وایە بەڵێ ئادی مەتەڵێکم بۆ بڵێ پشتبانێکە سەربانێکە چوارمە ڕۆژوانێکە سەربانێکە و بنبانێکە چوارمە ڕوو شوانێکە ئێوە خانوویەکە سەربانی و بنبانی شێ و مەڕوو شوانی شێ وایە وە چییە؟ دەست ئەدی چۆن بۆ حسابکە؟ چوارمەڕە ئێ لەگەڵ شوانێکە ئەفەرین بێت بۆ ڕەوەند هەر بژی ڕەوەند گیان دەست خۆش ئەفەرین ئاردین چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باشم ئافرین ئاردین گیان ئاردین لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێ هەر بژی زۆر باشە ئاردین حەزت لە مەکتەبە؟ بەڵێ بۆچی؟ لەبەرەوەی وانوشت فێرەبی وانە شت فێرە بین لەبەرەوەی داهاتوێکی باشمانە بێ لە پاشە ڕۆژە ئابین بە کەسێکی زۆر باش بۆ خزمەتکردنی نیشتیمان وایە؟ بەڵێ ئافرین ئەی ئاردی نەزای گۆرانی شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ ئادەی سوارەی هاڕەمە لەلا پۆلیژا پێمە زەوریای و بچووکە خەنجیلە و ئێسک سووکە ئێ ئافرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێ بە هەر بژیت کاکە زانیار بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە؟ وەڵا باشم ئافرین زانیار دەنگی زۆر باشە بە ئاسانی گوێم لێتی لەبەرەوەی ماوەی نێوانیشمان دوورە بەڵام ئەو دەنگی زۆر باشە باشە زانیار تۆ حەزەکەی کە گەورە بووی بی بەچی؟ دکتۆر دکتۆر مە حەزەکەم لە پاڵ دکتۆریەکەشە بڵێ بی بەچی بەڵێ حەزەکەم لەگەڵەوەی کە بووی بە دکتۆر ببی بە شتێکی تر بڵێ بەچی؟ بەچی بە گۆرانی بێش بڵێ بۆ لەبەرەوەی دەنگێکی زۆر باشە پێوەیە ئەیە زین گۆرانی بۆ بڵێ؟ ناوەڵا ئەیە زانی مەتەڵێ شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ ئەدەی کڵاوی هەمزە پاڵەوانە تەقەڵێنە درومان ئەوە چی بوو؟ کڵاوی چی؟ کڵاوی هەمزە پاڵەوان نەتەقەڵێنە درومان تۆپە؟ نەخێر یێلکە وی هێلکە کڵاوی ئەمزە پاڵەوان وەڵای خۆڕاستەکە تەقەڵ و دوورمانی پێوە نیە هێلکە ئەفەرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێ بە ئارژین چۆنی؟ باشم باشی؟ ئارژین لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێ زۆر زۆر باشە باشە ئەی دوای پۆلی سێ پۆلی چەندیە؟ پۆلی چوار چوار باشە پرسیارێکی لێکەم ئارژین ئەبێ لە پۆلی سێوە یەکسەر بچیتە پۆلی پێنج؟ نەخێر بۆچی؟ لەبەرەوەی لە پۆلی سێ ئەنجا چیتە چوار ئافرین زۆر زۆر باشە کەواتە بێ قۆناغەکان هەمووی ببڕی بە باشی ئەو کاتە بچیتە پۆلێکی تر وایە؟ بەڵێ زۆر باشە باشە ئارژین تۆ حەزت لە خوێندنەوەشتە؟ بەڵێ ئەوا چیرۆکوشتە خوێنیتەوە؟ بەڵێ زۆر باشە کەواتە ئێمە گۆڤارێکمان بۆیە ناون گۆڤاری پەپولە دوایی ئێمە هەمووتان بۆ ئەوەی ئێوەش سوودی لێ ببینن گۆڤارێکە زۆر زۆر خۆشە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە منیش پێناومە بۆ ئێوە وەکو دیارە ئەم بە ئێوە چیرۆکی زۆر خۆشی تایە بابەتی زۆر بە سوودی تایە باشە؟ ئافرین باشە ئارژین ئەزانی نوکتەیە شتێکم بۆ بگێڕیتەوە؟ ناڵە ئەی مەتەڵ ها؟ ئەڵا بەس گۆرانی ێزان گۆرانی ێزانی؟ بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ دێ پۆلی یەکەمە وا لە پۆلی دووەم وەمم یەخوا پیرۆز بێ لێمە با خوێندنی ساڵی نوێمە من قوتابیەکی زیرەکە گۆراڵی ماوەسە ئەفەرین یەک چۆ بڵێ بەهێزی بۆ لێ بە هەر بژی دەست خۆش کاکە بژار چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ باشی؟ بژار لە پۆلی چەنی؟ لاشەش لە پۆلی شەش؟ بەڵێ زۆر زۆر باشە باشە حەزەکەی بەردەوامی لە خوێندن؟ بەڵێ باشە ئەو هاوڕێیان و هاوڕێوەی لە گوندەکەیان لە قوتابخانە نەبێ؟ بەڵێ باشە
چی بۆ مناڵاناڵی کە وازیان لە خوێندنیێناوە هیوادارم خوێن ئافرین پێویستە مناڵان بخوێنن لەبەرەوەی خوێندن بۆ زانست و زانیاریمان زۆر باشە پێویستمان بە خوێندن و خوێنەواریە بۆ ئەوەی ئێمە گەشەکەین بۆ ئەوەی فێری هەموو شتێک بین وایە بەڵێ ئافرین یەک چەپ لە بۆ بژار لێبەر کاکە ئاپۆ چۆنی دەنگ و باسە چۆنە باشم ئاپۆ گیان چویتەتە قوتابخانە بەڵێ ئافرین لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک باشە حەزەکەی هاوڕێ و زۆر بێ بەڵێ باشە لە قوتابخانە ئەگەر هاوکاری یەکتریەکە لەگەڵ هاوڕەکانی ترتانە ئەگەر هاوڕێکە نات بێتەوە تو هاوکاریەکەی بەڵێ باشە کەواتە وانەکانی ئیتێ ئەوانەی کە نەی خوێندووە وایە بەڵێ باشە ئەفەن یەک چۆپ لێ بێز بووە بۆ دانیار چۆنی باشم دەنگ و باسە باش دانیار لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئافرین دانیار بەڵێ ئەزانی شعرێ گۆرانی شتێکم بۆ بڵێ بەڵێ ئادەی سوارێک ماوڕەما لە ناپۆل شەبێمان زۆ وریا بچووکە خەنجی لێ سوکە پێمان دەڵێ وریا بن لە ئەزەبن ئەفرین زۆر زۆر باشە یەک زەم لێ بەهێزی بۆ لێمەن هەر بژیت ئەفرین زۆر باشە مناڵان لێتا خۆش بوو مناتم بۆ ئێرە منیش زۆر دڵخۆش بووم بە هاتنم بۆ ئێرە بە بینینی ئێوە لەبەرەوەی ئێوە مناڵانی ئازیزی کوردستانن منیش بەڵێنم ماوە مناڵان لە هەر گوند و شار و شارۆچکە و شوێنێک بێ منەچم بۆ لایەن زۆر زۆر دڵخۆش بوو بەو هیوایە بکە بتان بینمەوە لە داهاتوێکی باشە لە خۆناغی خوێندنا بەرەو پێشەوە بچن پێویستە هەمیشە بخوێننەوە بۆ ئەوەی ئاستی زانیاریتان بەرزتر بێتەوە بۆ ئەوەی کە ببن بە کەسێکی باش بۆ پاشە ڕۆژی وڵاتەکەتان باشە زۆر سپاس بۆیەوە بۆ میوانداریە بە نرخەتان هەتا کاتێکی تر خواتان لەگەڵ خواحەفیز خواحەفیز